السلام عليكم ورحمة الله وبركاته. باخۆ ناسان یەکەم ئەو زابچینە ڤیددیۆگە چکە ماوەیەکی زۆرە لە بیناو ڤیددیویانی و گەڕامەوە. بەڵام چی؟ بزحمة برام دەیناسن؟ نعم ناس زۆر نەناسن گەڕاوەتەوە. بزحمة ما كم دري سڵاوتان لێبێ من ئاکام پیسی دووبارە هاتمەوە لاتان لە تێک پلاس دوای داڕانێکی زۆر ئەمڕۆ دەینەوە لاتەن بە مۆبایلێکی نرخی هەرزان بە مواسفاتی ئایفۆن 14 پرۆماکس بە مواسفاتی تایبەت کە ناوی بڵێم ناوی چییە لە ئایفۆن پێی دەڵێن داینەمیک ئایلند دوای پێتان دەڵێم کە ئەم مواسفاتە چی پێ دەڵێن ینی مۆبایلێک دەکڕی بە هەمان مواسفاتی ئایفۆنەوە مۆبایلێک دەکڕی بە ڕامی 8 زاکری 256ەوە کە نرخی زۆر کەمتر لە $200 ئایا ئەوە چ مۆبایلەکە تەبعاً مۆبایلێکی ڕیەلمیە لەگەڵمان بن بۆ خاڵە بەهێز و لاوازەکانی کە ئایا تاوەکو بزانین ئەو مۆبایلە نازدارە ئەو مۆبایلە باشە چییە و کە ئێمە وا باسی دەکەین و وا باسی ئەو ماسەفاتتان بۆ بکەین کە زیاد کراوە و پێشتر بەس لە ئایفۆنە هەبووە بیرتان نەچێ مۆبایلێک لە خوار $200 یەکەم مۆبایلە کە ماسفاتش زیاد کردو پێشتر بەس لە ئایفۆنە هەبووە لەگەڵمان بن. سڵاتان لەبێتەوە دووبارە یەکەم شتی ئەو مۆبایلێک کە دەست پێ بکەین دیزاینەکەیەتی کە ئایا دیزاینەکەی چۆنە لە ڕووی دیزاینەوە دیزاینەکەشی هەر لە ئایفۆن نووسی کە بە تایبەتی لەم چەند ساڵە کە ئایفۆن لا تەختیدانە شەریکاتەکانش ئێستا هەموو کۆمپانیاکان بە ئەم براندەکانی جیهانی خەریکن ئەو لا تەختانە دەکەنە شتێکی باو بەڵام بەڕاستی شەشی زۆر جوانی کردو ئافرین بۆ ڕێمی بۆ دیزاینەکەی بۆچی چکە لە لایەکان و لای شتەختی هەیە لە لای دەسەڕاستی مۆبایلەکەەوە دوگمەی کوژانەوە پێکردنی مۆبایلەکەمان هەیە کە هەروەها پەنجەمۆرش لە خۆی دەگرێت هەروەها دەنگزیادکردن و نزمکردنیش لەسەر دوگمەی کوژان و پێکردنەوەکەتی لە لای بەش سەرەوە هیچ شتێکمان نییە لە لای بەشە چەپی مۆبایلەکە لە لای سەرەوەی کە شوێنی دەرچی سیمکارتمان هەیە لە بەشی خوارەوەشی شوێنی بارگاویکردنەوە و هەروەها 3.5 جاکی ملیم کە بۆ ئێرفۆنەکان بەکاردێ لە ئێستادا دەتوانین بڵین شتێکە نەماوە تاوەکو حدێک و هەروەها بڵندگۆ و شوێنی دەرچێ بارگاویکردنەوە کە تایپسیە ئەوزە ئەگەر بێت و لە ناو بۆکسەکە شوێ دەست پێکەم بۆ خۆتان دەزان ڤیددیۆیان بۆکسینماندان ناوچکە شتەکان هەمووی دووارەیە هەر بارگاویکەرەوە کێبڵەکەیەتی لەگەڵ کەڤەرێکی ئاوی کە کۆمپانیا بۆ مۆبایلەکەی خۆی دەنێرێ بە تایبەتی بەڵام شتێکی جوانە ئەو وەکو دیزاینەکەی تاکو بڵێ شتێکی زۆر جوانە لە بەشی ڕوونمایەکەشی لەسەرەوە کە کامێرەی لە خۆی گرتووە لە ناوەڕاست ئەم ناوەڕاستە بۆچیە ئەویشتان پێ دەڵێن ئەوە هۆکارێکی هەیە وەکو باسی ناوەکەکەی بکەین لە ناوەکی چارەسەرەکەری میدیاتێکی G88 لە خۆی دەگرێت کە بۆ نرخەکەی خۆی بەڕاستی شتێکی تەواوە ینی لەو نرخە ناتوانێت بێ پرۆسەرەکەت بۆ دانێ بە هەمان پرۆسەری فلاکشی بۆ بەڵام دەتوانێت هەموو ئیشەکانت بۆ بکە هەر کارێک کە تۆ پێ دەکەی هەتاوەکو توانێت بەرگەکردنی یاریشی هەیە بە ئاستێکی مام ناوەن بۆ کامێرەکەی شتێکی باشت بۆ دەکە پرۆسەرە چکە گرافیکاردەکەی باشە لەو نرخەدا هەروەها ڕامی 8/256 هەیە کە دیسان پرۆسەرەکەمان سەپۆرتی ئەو شتەمان بۆ دەکات ئەگەر بێت باس کامێرەکە بکەین ئەو مۆبایلە لە بەشی پشتەوەی خاوەندارێتی دوو کامێرە دەکات کە کامێرەی سەرەکیمان 64 مێگاپیکسڵە و کامێری یاریدە دەرەکەشی 2 مێگاپیکسڵە کە هەستەوەری پز یا خۆت بە کوردی بڵێن قوڵی کە یارمەتی کامێرە سەرەکیمان دەدات بۆ ئەوەی تەنەکان باشتر بناسێتەوە و یارمەتی زیرەکی دەستکردەکەی دەدات تاوەکو شتەکان بە جوانتر بناسێتەوە بە تایبەتی لەوێنەی سروشت و مرۆڤ و گیانەوەراندا کە ئیشێکی باش بۆ دەکات چکە مۆبایلەکە لە بازاردا تاوەکو $175 دەڕوات ئەو مۆبایلە لەو نرخە کە هەر دەبێت کامێرەیەشی یاریدە دەری دیپسی هەبێت کە دەستخۆش بۆ ڕێڵمی کە کامێرەکەشی بۆ داناوین بۆ ئەوەی کە بێبەش نەبێت ئەو مۆبایلە لەو ماسەفاتەدا کە ڕامی 8/256 ئاگدار بن 8/256 کە بە نرخی کەمتر لە $200 تەنها لە بازار 170 هەتا $175 ئەو مۆبایلە کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە وە لە کامێرەی سێلفەکەیدا خاوەندارێتی 8 مێگاپیکسڵ دەکات شتێکی نۆرماڵە بۆ ئەم نرخی خۆیدا 8 مێگاپیکسڵ بەڵام هەستەوەرەکەشی باشە شتێکی خراپ نییە کە دەتوانانی وێنەی سێلفی خۆت بە شتێکی باش بگریت ڕنگکانی باشە ڕووناکی باشە هیچ عیبێکی نییە بۆ ئەم نرخە ینی کامێرەکەی نۆرماڵە چکە تۆ نابێ ئاگادار بە نابێ لەم نرخە کە نرخی خوار $200 چاوەڕێشتێکی زۆر گەورەی لێ بکەیت
ئەگە بێت و باسی ڤیددیو گرتەشی بکەین ڤیددیو گرتە لە بەشی کامێرەی پشتەوەدا خەوەندێتی فولێژدی واتە 1970 پێکسل بە 6 فریم دەکات و لە کامێری سەلفێکەشی 1970 فرێمە کەشتێکی نۆرماڵە و پاتری مۆبایلەکەمان دەتوانانی وەکو پاوەربانکش بەکاربێنی زۆر ئاسایە چکە سیستەمی ڕێلمی کە بۆ خۆم تەجروبەم لەسەری هەیە و ینی تاقیکردنم ئەزمونم هەیە و ماوەیەکە ڕێلمی بەکاردێنم بۆ خۆم لە مۆبایلەکانی بەم پاترێکی 4000 و شتێکەوە دەتوانێت ئیشێکی 5,000 کۆمپانیاکانی تر دۆکە و ئەم مۆبایلەشمان پادرەکەی 5,000 میلی ئەمپێرە و بە بارگاویکردنەوەی 33 وات کە بۆیە هەر تایپسی داناوە و مۆبایلێک نە من خەوت تایپسی و 33 وات و 5,000 میلی ئەمپێر کە شتێکی زۆر باشە دەتوانی تاوەکو حدێکی زۆر باش مۆبایلەکە بەرگە بگرێت دەتوانانی ڕۆژانەی 1,000 شانە بکەیتەوە ینی ئەو بارگاویکردنەوەکەی کە کۆمپانیا بەخۆی لەگەڵی دەنێرێت کە مۆبایلمان هەیە باسی ئایفۆن ناکەین باسی سامسۆن کە مۆبایلەکان دەنێرن بەبێ بارگاویکەرەوەی بەڵام ئەو مۆبایلە بارگاویکەرەوەشی لەگەڵە و 33 واتیشی بۆ ناردیت ئاگادار بن و شتێکیشمان لەبیر نەچێت ڕوونمایەکی کە بۆ کۆتاییمان هەڵگرتە بوو ڕوونمایەکی خاوەندارەتی لە ڕوونمایشی 6.72 ئینجی بە قەبارە تاوەکو حدێکپانە کە مۆبایلەکان ئێستا زۆربەی زۆریان باریک کراوەتەوە زیاتر خێسەکەی درێژ کراوە ینی بەرەوسەرەوە هەڵکشاون بەڵام ئەو مۆبایلە وەکو گرتن مۆبایلەکە تاوەکو حدێکپانە کە بۆ ئاسی ئیش پێکردن و کارپێکردن و ڕۆژانی خۆت بۆ نووسین بۆ هەر شتێک بێت مرتاحتر دەبی لەگەڵی لەبەرەوەی بۆ هەم کەسێک هەروە مۆبایلەکە تاوەکو شاشەکەی تۆزێک پانتر بێت خۆشترە لە ناودەست ئێستاکە مۆبایلەکەی گەورەترە بەڵام ئەو فێڵکردن لە چاو بەنەخۆ ئینجا و کێشی مۆبایلەکەمان تەنها 189.5 غرامە ئەو 5 حەزەکەم باید خۆمان بێ 190 غرامە کە مۆبایلەکە بەڵام ئاگادار بن ئەو کێشە بەبێ بەکارهێنانی کەڤەرە چۆگە کەڤەر بەکاربێنی تاوەکو حدی قورستری دەکا لەوانەیە بچێ بۆ 205 تاوەکو 210 غرامیش مۆبایلەکەمان کە شتێکی زۆر باشە جێگەی دەستخۆشیە بۆ کۆمپانیای ڕێلمی کە مۆبایلی دروست کرد و مۆبایلێک بە 6.72 ئینجەوە بە کێشی 190 غرامەوە بە بیرگەی 256 و بەڕامی 8 گیگابایت تەنها بە نرخی 165 بۆ 175 دلار مواصفاتی زۆر باشی لە خۆی گرتووە ئەو مواصفاتەشی کە باسمان نەکرد بووبووتان کە لە کاتی هاتنی هەر ئاگادارکردنەوەیەک وەکو داینەمەی ئایلندەکەی ئایفۆن کە لێرانەوە نۆتیفیکیشن دەرەچێت کاتێک کە بارگاوی دەکەیتەوە لێرە بارگاویکردنەوەکەمان بۆ دەردەچێت لەناو کامێرەکە کە وەک چۆن لە 14 پرۆ 14 پرۆماکس و مۆبایلەکانی ئەپڵ کەەوە هەر ئاگادارکردنەوەی کرد بۆ دێ ڕاستەخۆ لەناو کامێرەکە دێتە دەرەوە و دەچێتە سەرەوە دوایانی لەناو کامێرەکە بزر دەبێت لەناو کامێرە سێلفەکەت ئەوەش هەمان شتی کردووە کە لە ڕێلمی ناوی مینی کەپسولە بۆ سێژە ناوی ناوە چکە یەک کامێرە هەیە زۆر درێژ نییە وەکو کەپسولێک ئەو وەسفی دەکا وەکو کەپسولێک دەیش بهێنێت کەەوە ئەو مۆسەفاتی بۆیە بە ناوی مینی کەپسولۆ داناوە و نابێ کە هەمان ناویش بەکاربێنەوە ئاگادار بن وە بۆ باسکردنی خاڵە باش و لاوازەکانی خاڵە باشەکانی کە بۆچێ گونجاو و خاڵ و لاوازەکانی کە بۆچێ گونجاو نییە بۆ ئەومە بەستەش بانگی هاوکارمان کاکیوە زادە دیلمانی دەکەینەوە کە دەمانەوێت بێت باسێکمان بۆ بکات فەرکاگیەوە دەوەرە کاکە دەوەرە کورە دەوەرە کاکە خۆت و ڕۆمەکە دەوەرە کاکە دەوەرە زام حەز لێ دووبارە سەلام هەلە سەلامەکە بیدایەتەوە گەشتن بە ئێرانە سپاسێکی تایبەت بۆ کاکەکەمەوە بەخێرێتەوەش نامێ زۆر درێژەی دەمێ ئەم موبایلە بۆ چێ گونجاوە کابم دێ هەفڕی دەبە تاری دێ باسی هەموو شتێکی کرد کە دەتوانم بڵێم ئەمە خاڵە باشەکانی بوو چ لە ڕووی کامێرا چ لە ڕووی زاکیرەوە چ لە ڕووی باتری هەموو شتێک و دیزانی مۆبایلەوە خاڵە لاوازەکانشی کە باسی لێوە بکەم بەشێک لە کورد ئێمە دەڵێ بۆ ئەم نرخە گرانە موبایلی تر هەیە بەڵام مۆبایلە چییە بە 256 گیگابایتەوە بە چەند بە نرخەکە ینی حەفوەن نرخەکەی چەندە 165 دلار هەتاکو 170 دلار دەڕوا لە بازارەکەن وەڕام هەرشی بەردەستە بە 128 گیگابایت نرخی تاوەکو 150 دلارە هیچ چایبی دانیا گرتۆ کەسێکی مۆبایلەکە بۆ زاکرێ بەکاردن ینی بیرگەشتی زۆر بەرفراون ینی دەتەوێت بەردەستی خۆ بکەیت بەکاری بهێنیت ئەم مۆبایلە بەکار بهێنە مۆبایلێکی جوانیشەوە ئەمە ڕەنگە ڕەشەکەی تشی هەر باسی لێ بکەم ڕەنگە گۆڵدەکەشی هەیە تەوەن بۆ ئافرەتان بەردەستی بخەن مۆبایلێکە حەزت لێ بۆ مینی کەپسول بەکاری بهێنی تەواوە بۆ زاکرێ بەکاربیێنی تەواوە پێویست ناکە گلێ نرخەکەی بکەیت زۆر تەواوانی با بەڕای خۆم مۆبایلێکە شانی خۆتی جگە لەوەش ئەی ڕووکارە باشەکە یعنی سەری خۆی کڕیوەتەوە لە بازاردا ڕێلمی ئۆپۆ
باشتر ڕووکاری خۆیان پێشکەش دەکەن لە دویدا تا هەرەندە نەمایە هەدەمێ کۆتاییەکەی پێبیهێنین پیرۆستامی ئەگەرکرێتە نەشتان کڕێ لایک و سابسکرایتان بینێتێ بۆ بینێرن بۆ زۆرترین کەس والسلام عليكم ورحمة الله وبركاته سابسكرايب بیر نەچی پلیز سبسکرایب